دروستکردنی ئەو منبەرە و ئەو شوێنی بەیەکگەیشتنە و هێنانی بەرپرسان و خاوەن کارگە تایبەتیەکانی کەرتی تایبەت لەو جێگایانەیە بتوانن یەکتری ببین و قسە لەسەر گرفت و کێشەکانی خۆیان بکەن. کارێکی زۆر باشە و داهێنانێکی زۆر باشە. ئەبێ ئێمە بیرکەینەوانێ لەوەی کە چی ژێرخانی ئابووریە. بەشێک لە ژێرخانی ئابووری پیشەسازیە. هەر وڵاتی ژێرخانی ئابووریەکەی ژێرخانێکی باش نەبێت بە هەر شێوەیە لە شێوەکان ئەنجامەکانی ئیفلیجبوون و پوکانەوەیە. ڕاستە وڵاتان کە ئەڵین پوکانەوە معنایەوە نیە دەوڵەتەکە ئابێت ئەوە بێت، بەڵام تووشی ڕکودی ئیقتصادیە بێ ڕۆچوونی باری ئابووریەکەی یەکێ لەوانە ئێستای حکومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە کە موچۆ و بوجێیان بۆ پێنجێبەجێ ناکرێت لەبەرەوەی کە لە سەرەتاوە نەیانتوانیەوە بە بەرنامەیەکی ڕێگوپێکی تۆکمە بە ڕاوێژکردن بە کەرتی تایبەت بێن کار بکەن لە پێناوی دروستکردنی ژێرخانێکی ئابووری تۆکمە بۆ ئەوەی ئایندەی وڵات جێبەجێ بکەن و ئایندەی وڵات بتوان بخەنە بوارێکی ئەو تۆوە تووشی ئەم ڕکودە نەبن کە ئێستا هەیە.